زۆری کامیان بەکارهێنی؟ هەردووکی بە ساقە و بە قوربانە بم زۆر بەکار ئەهێنم بۆ ئەم یادە دەستخۆشی لە خەڵکی سلێمانی ئەەکەم سەرەتا سوپاس بۆ خوا شارێکە عنی بەمانەی کەلیمە بۆ خواردنەکەش کفتە. حەزت لە کفتەیە؟ کفتە زۆر خۆشە. خۆ دروستیەکەی یان بۆ دروستەکەن؟ وەڵی بۆم دروستەکان دشەکانم دایکم ئەوان کە حەزم هەرچێ بێ ئەوان سپاس بۆخوا. بۆ خۆت نایزانین بیکەی؟ ئەزانم بەس دوو کەسینیانیانم دوو کەس زۆر زۆرە. باشە کفتە و چیت حەزەیە؟ سەر و پێ. سەر و پێش ئافرەت زۆر کەم هەندێک سەر و پێخوا تۆ چۆنەوە حەزت؟ وڵات حەزم زۆر لە کفتەیە. کفتە و سەر و پێ زۆر زۆر باشە. زۆر جار باز لە خەڵکی سێمانیەکرێ ئەڵێن خەڵکێکی میوان دۆس و دەم و گفت خۆش و سوزانم وشەی جانەکەم و بەساقە بووم قوربانە بم. تۆ بە زۆری کامیان بەکارهێنی؟ هەردووکی بە ساقە و بم بە قوربانە بم زۆر بەکار ئەهێنم. ئەمە ئەگەڕێتەوە بۆچی کە خەڵکی سێمانی ئەم دوو شەیە زۆرە؟ وڵی ترێمە لە مناڵیەوە فێر بووینیانی لە کەس و کار لە دایک لە برا زیاتر لەو کەسانەوە. باشە زۆر بە چ شتێکی شوێنێکی ئەم شارە معجیبێ بۆ نمونە شاخی گۆژەوە ئەسمەڕە چوزانم هاوینەوە بە هەموو شتێکی زیاتر کەسایەتی و تەبیعەتیان زۆر زۆر جیاوازە لە چاو هەموو شوێنێکی تر. سپاس بۆخوا هەموو شوێنێک کەسی چاک و خراپی تیا بەڵام سلێمانی تایبەتە. قەت بووە لێی دوورکەویتەوە یەک ڕۆژ لێرە نەبوو بێتاقەتە بم. وات دەیاتووە؟ بێتاقەتە بم وەڵڵا. قەت گریاوی بۆی؟ نەگریاوم سەراحەت خۆشە بەڵام بێتاقەت ئەبم بۆی. بیری چ شوێنێکی یەکەی بە زۆری؟ ئەو هەواکەی ئەو هەواکەی بەیای هەموویەتی.